28 مانگی ڕابردوو پۆلیسی نەمسا دەستی گر بەسەر ئۆتۆمبیلێکی بار هەڵگردا کە تەرمی 71 پەنابەری تێدا بوو. باس لەوە دەکرێت بەهۆی خراپی هەوای ناو بار هەڵگرەکەەوە خنکاون. لە نێو کەسانی کە لە بار هەڵگرەکەدا گیانیان لەدەستدا 4 گەنجیان خەڵکی سنووری گەرمیانن کە سوکاری یەکێک لە گەنجەکان دەڵێ تا کاژمێر 8 شەوی 26 ئاب قسەیان لەگەڵ کوڕەکەیان کردووە و وتوویەتی سبەینێ لە هەنگاریاوە بەڕێ دەکەون بۆ ئەڵمانیا. دوای ئەوەی کە شەوی 26 مانگ سەفەریان کرد لە بینی سربیا و هەنگاریا بۆ سعات 8:30 شەو من قسەم لەگەڵاکردن 2 سعات بە پێڕێک کەن دوای ئەوە بچنە هەنگاریەوە لێوە سواری سیارە بوون بەرەو ئەڵمانیا بەڕێکەون. ئەوە بەیانەکەی هیچ دەنگیان نەبوو کەوتە ئێوارە قاچاقچیەکە تەلەفۆنی بۆ کردم وتی ئەوان لە ئەڵمانیا، بەڵام پێما بوو درۆی کرد. ئەوە بۆ ئەم ڕۆژەکەی تر حادیسەی ئەو بەڕادە ڕوویدا کە بووە هۆی لە دەستدانی 71 نەفەر. لە دوای ڕووداوەکە پۆلیسی نەمسا باندێکی بازرگانیکردنی دەستگیر کرد بە تۆمەتی بازرگانیکردن بە ئەندامانی جەستەی مرۆڤەوە کە گومان دەکرێت بازرگانیان بە جەستەی ئەو پەنابەرانەوە کردبێ. تا ئێستا تەرمیە و گەنجانە نەگەڕێنراونەتەوە بۆ گەرمیان، بەڵام کە سوکارەکانیان ئاماژە بەوە دەکەن کە لە ڕێگەی چەند کەسێکەوە ئاگادار کراونەتەوە کە ئەندامەکانی جەستەیان دەرهێنراوە بێ ئەوەی هۆکارەکەی بزانرێ. هەرچەند ئێمە ماڵمان ڕمیا، ماڵمان گاول بوو، یارمەتیمان بدەنە و جەنازانە بە ئاسانترین شێوە بگەینە شوێنی خۆی براکەم. خۆ من لێ نەبووم، ئەڵێن سیارەکە کەبز بووە و هەمویان تەپانە بە ئەو سیارەوە. دوای ئەوە وتیان لە شورتە هاتووە کاورای سایق سیارەی جێڵا و هینەکە کەبسووە ڕای کردە دەرواز بووە قاچاقچیەکە ڕۆیە و ئەوانی بەجێڵا حەسەبە قەرار وا باسیەکرد. لەلایەن کە سوکاریانەوە پرسە بۆ گەنجەکان دانراوە کە دوانیان دانیشتووی ناحەی باوەنورن و دوانەکەی تریشیان دانیشتووی قەزای کەلارن. ئاسۆ حەمە ساڵح یەکێکە لا خنکاوەکان و دانیشتووی ناحەی پێبازە ماوەی چەند ساڵێکە پێشمەرگەیە و بە درێژایی شەڕەکانی داعش لە بەرەکانی جەنگدا بووە. چەند مانگ پێشمەرگە و چەند ساڵە لە بەرەکانی جەنگا و لە داخی بێمەعاشی و بێموچەی سەری خۆی هەڵگرت بۆ ماوەی 3 ڕۆژ درڕندە ئازاریاندا، بۆ ماوەی 3 ڕۆژ مەعاشەکان مەعاشی 3 مانگیان خوارد بە شێوەیەکی درڕندانە گیانی لەدەستدا. داواکارین لەم حکومەتە یارمەتیماندا، داواکاری ناوکاریمان بکە و مەیتەکانیمان بۆ بگەڕێنەوە. لە سەرەتای ئەم ساڵەوە شەپۆلێکی کۆچکردن لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی ئەوروپا دەستی پێ کردووە و بەپێی ئامارەکانیش ڕێژەیەکی زۆر لە گەنجان و هاوڵاتیانی گەرمیان کۆچ دەکەن. مەریوان حەسەن، NRT گەرمیان.